لە هەرێمی کوردستان بە زەقکردنەوەی بابەتی لاوەکی و ناپێویست هەمیشە هەوڵ براوە کێشە سەرەکیەکانی کۆمەڵگا و پرسی گەندەڵی لەبیر هاوڵاتیان ببرێتەوە. بۆ ئەم مەبەستەش پارەیەکی زۆر و هەوڵێکی فراوان بەخەرج دەدرێت بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەندین پیجی گەورە بە سپۆنسەری بێشومار پرسە لاوکیەکانەکات بە پرسی سەرەکی و جێمشتومڕی هاوڵاتیان. ئەوەی کە ئێستا ئابینرێ بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سۆشال میدیا ئەوەیە کە بەردەوام کۆمەڵک پیج و ئەکاونت هەن بۆ ئەوەی کە نیگامان لەسەر شتە جەوهەری و جدیەکان لابن بۆ پەیوەستمان کەنەوە یاخود بە جۆرە لە جۆرەکان مەشغوڵان کەن بە کۆمەڵک کێشەی لاوەچی. ئەمە کێشەی گەورەیە، ئەمە کێشەیەکە کە دەسەڵات ڕاستە لە ڕواڵە تا ڕەنگە سوودی لێ بکە و ئێمە مەشغوڵ کا بەخۆیەوە چاوەکان مەسەلەن لە سەرخۆی هەڵگرە بیخاتە سەر شتێکی ترە. بەڵام لە نەتیجەیە لە کۆتاییە کێشەکان هەروەکو خۆیان ئەمێنەوە کێشەکان بە گەورەی دیسان قەباران هەردی و گەورە ئەبێ و کێشەکان نەک چارەسەر نابن بەڵکو لێکەوتەی خراپیان لێکەوێتەوە. نووسەر و شارەزایانی بواری فیکری ئیسلامیش جەخت لەوە دەکەنەوە کە دەستگا هەواڵگریەکان لە بەرژەوەندی دەسەڵات دەسوەردان لە وروژاندنی بابەتە سادە و ساکارەکان دەکەن. بەڵام ئاماژە بۆش دەکەن نابێت کەسانی دیاری کۆمەڵگا و ڕۆشنبیران ئەو دەرفەتە بۆ کەسانە بدەن کە لە ئاوی لێڵدا ڕاو دەکەن و دەبێت با گفتوگۆی زانستیانە و ئەکادیمی قسە لەسەر پرسەکان بکەن. ئێمە خاوەنی کۆمەڵێک گیر و گرفتی گەورەین کە پێویستەکە زانایانی ئاینی چارەسەریان بکەن و هێمنانە مامەڵەی لەگەڵاکەن بانگەوازەکەن بە هێمنانە بانگەوازی خۆیان بکەن و بێ ئاگان لەوە بێ کە کۆمەڵگا بەدەم کۆمەڵێک کێشە و دەرد و ئەتوانین بڵین گرفتی گەورەوە ئەناڵێنێ ئەبێ ئەمان هۆکاری چارەسەر بن و یارمەتی دەربن. بێگومان لە هەموو کۆمەڵگایە کە دەستگای هەواڵگیری هەبێ سیاست هەبێ و منملانەی سیاسی هەبێ و بەرژەوەندی هەبێ ئەکرێمە بیر لە شتی وا بکەین و ئەم شتانە یعنی ئامادەن و بوونیان هەیە. بەڵام بەرجنی هەموو ئەو بابەتە کۆمەڵایەتی و فکری و فەرەنگیانەی ئەو ڕوژێنێ هەموو جارێ ئەمەی لە پشتەوە بێ جاگرنگەوێ گیانکەینەوە. چ بابەتێک ئەمەی لە پشتەوەیە ئەوەی کەواشەکە ئەمەی لە پشتەوە بێ دووش زۆر دیارەکە یەکەمێن لە چ کاتێکا و مەسەلا ئەو ڕوژێندرێ دووەم چی لە پشتەوەیە سێمیان مەسەلە و ڕژاوەکە چییە ئەتوانین ئەم سێشتە بکەین بە پێوە بۆ ناسینەوەی ئەو پرسانەی کە ئەتوانین بڵین بە پرسی ساختە ناویان بەرین لە کۆمەڵگا بۆ پردە پۆشکردنی کۆمەڵە پرسی تری حقیقی یا بە لە ڕابردنی یا بۆ تەنفیسکردنی هەستە سلویانەی لە کۆمەڵگا لە ناو دڵ و دەرونی خەڵکا بوونیان هەیە. سیاسەتی پەردکە و زاڵبا شەڕێکی باوە لە جیهانی ململانێدا بەسەرەکی ترین و کەم زیانترین شەڕ لە نێوان هەر ململانەیەکدا دادەنرێت. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش بە درێژایی مێژووی حکومڕانیان سیاست و بەڕێوەبردنیان لەسەر بنەمای پەردکە و زاڵبا داڕشتووە کە هەر کات کۆمەڵگا لەسەر پرسێ قسەی کردبێت کە زیانی بۆ پەزەکانیان هەبوو بێت ئەوە خێراو دەست بەجێ بابەتێکی لاوەکی و بێبەهایان لە ڕاگەاندنەکاندا بروژاندووە و هاوڵاتیانیان پێوە سەرقاڵ کردووە کە تەنها هۆشیاری هاوڵاتیان دەتوانێت جادووی و کەسانە پوچەڵ بکاتەوە کە کوردواتەنی دزن و بازاڕی ئاڵۆزیان دەوێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.